دووبارە. ئێستاش ئەچینە هەواڵی دواتر ئەویش کە نووسەر و هونەرمەند گەزیزە عومەر دەبێتە دادوەر لە یەکێک لە فێستیڤاڵی شانۆ لە قامیشلۆ. حوتەمین فێستیڤاڵی شەهیدی یەکتا هەرکول بۆ شانۆ لە ڕۆژانی 5/4 تا 11/4 2025 ئەم فێستیڤاڵە لەژێر ناونیشانی نیشتیمان پارێزی ڕاستەقینەی هونەرمەندی ئازایە کارەکانی لەسەر تەختی شانۆی ناوەندی محەممەد شێخۆ بەڕێوە دەچێت. ئەم فێستیڤاڵە ساڵانە چاڵکیەکانی خۆی نمایش دەکات و تایبەتە بە هونەری شانۆ، بەڵام بۆ یەکەم جارە مۆنۆدراما دەبێتە ژانرێکی نوێ لە چالاکیەکانیدا و تیپی شانۆی هاوڕێیانی گەزیزە میوانداری دەکرێن. مۆسیقای سوور دوایین بەرهەمی تیپی شانۆی هاوڕێیانی گەزیزەیە لە نووسین و دەرهێنانی گەزیزە عومەرە و تێیدا سەوسەن عومەر، نەوژین محەممەد ڕۆڵ دەبین و بۆ یەکەم جار لە قامیشلۆ لە فێستیڤاڵی شەهیدی یەکتا نمایشکرا. خانمە ئەکتەر سەوسەن عومەر لە ئەکاونتی تایبەت بەخۆی لە سۆشەڵ میدیا ڕایگەیاندووە. بە مۆنۆدرامای مۆسیقای سوور لە یەکەم ڕۆژ و دەستپێکی فێستیڤاڵەکە بەشدار بووین. ئەوەی بۆ ئێمە شانازی بوو ئەو پێشوازیە گەرم و پڕڕێزەی ڕێکخەران و هونەرمەند و ڕۆشنبیران و هاونیشتیمانی ڕۆژ ئاوا بوو کە هەرگیز لە یاد ناکرێت. جۆش و خرۆش و دڵسۆزی و نیشتیمانپەروەری تەواوی خوشک و برا ئازاکانمان لەم دەڤەرە تەواو دڵخۆش و سەربەرزی کردین. هەر لەم فێستیڤاڵەدا نووسەر و هونەرمەند گەزیزە عومەر یەکێک لە دادوەرانی فێستیڤاڵی شەهیدی یەکتا لە قامیشلۆ.